کاتتان باش خۆشەویستانە من ئێستا هاتیمە سەردانی دکتۆر فەرات پیرواڵی دەکەم لە مێژە نەمدیتێ زۆر غەریبی دەکەم یەک لەو کەسایەتیانەیە کە کەستی ناگا ئەمیش کەستیم ناگا یەکیان شێتە یەکەچیان سووکە دکتۆر چۆنی قوربانی غەریبی بکردی کۆی باشی ئەحواڵت فەرموو ئەو ماڵە جوانەکەی دکتۆری تۆ دانیشە چۆنی ئەحواڵت غەریبیم کردی ئەخبارت سەحەتت والله دەمەوێت تو پێم بڵێ لەو دنیای دەگوزارێت هەیە لەو دنیای ئەوە دەگەزارێ گچکە گەورە بووە گەورەش گچکە گەورە بووە گەورەش گچکە بووە و ئەوەی لە پێشەوە چوتە پاش ئەوەی لە پاش چوتە پێش و وەزعەکان هەموو تێکەڵاو بووە ئەمن دەکەمە تو دەخۆی ئەو دەیبا تێکەڵاویەکەیە ڕنەکەم دەخۆی ئەو هاە ئەدی لە وڵاتە چی کە تو دەکەی من دەخۆ لەوانەیە هەر جارێ یەکەکمان شتەچی بکەین مهم وەیە کەس مافی خۆی ناخوا ئەو زۆر میمە کەس مافی خۆی ناخوا نایە مەقسەدم کەس مافی خۆی وەرناگری لە وڵاتە چی دیارە نمونە گەلێک زۆرە دکتۆر بێدەنجی خەڵکەزی زۆر دەپرسی دکتۆر بێدەنگە و کار چییە ئەوی دکتۆر قەت بێدەنگ ناکرێ ئەمن نامەوێت لە شوێنی خۆی قسە نەکەم ئۆکەی دەمەوێت لە شوێنی خۆی قسە بکەم یعنی لە شوێنی خۆی the right time the right place yes yeah what's your name my name is Hamko okay it's my pleasure دکتۆر جان لۆ تێمان ناگەن چێ تێمان ناگا کۆمەڵەکە بزانە ئەگەر کۆمەڵگا تێم بگا معنای ئەوەیە ئەمن وجودم کۆتایی هاتووە ئاها تێمان نەگەن باشترە کە تێمان ناگەن نیشانەی ئەوەیە کە شتێک هەیە لە من مهمە هێشتا کەشفیان نەکردووە عقلێتی تەقەبولی و شتەی داکە یاخود نەگەیشتە کەشفیان نەکردووە کەشفیان نەکردیە ئەو کەشف نەکردنە متعەیە هەمکۆ خۆشە زۆر زۆر جار لە هەندێک پۆستی دەکە و خەڵکارێک پۆستم ڕۆژە کۆمنتەکان شەوە زۆر جار پێ دەکەنم هەز بە گەورەی خۆم دەکەم هەز بەوەی دەکەم کە مرۆڤەکەم خاوەن ئایدۆلۆژیایەکی تایبەتی خۆڵم خەڵکانێک لێم تێناگەن باشە دکتۆر فەلسەفە یانێ چییە؟ فەلسەفە هەیە دەرێ فەلسەفەی لێمەدا ئەوە پەیوەندی بە پۆزی وەیە بزڵ بەڵام فەلسەفە پۆز لێدانە پۆز لێدانە طبعا یعنی من ئێستا پۆز دێمە تو لە چاو من بەقەدەرەوە دەیە لە فەلسەفە نازانێت پۆز لێدن ئەتوو چت هەیە پۆزی بەسەر منەوە لە دەی فەرموو پێ بڵێ لۆ فیلسوف دەبی لە هونەرمەند بباتەوە لای ئۆکەی پاشە هونەرمەند ناتوانێت فەیلسوفی یاخود پۆز لێدا دەتوانێت پۆز لێددا بەکاری بەڵام ناتوانێت فیلسوف بێت ناتوانێت یعنی قەشمەڕ دەبێت دەزانیت چی هاتۆ ئەمە چوینە ناو هەموو شتێک سیاسەت فکر بەس ئەوان لەناو یەک شتینە ئەمە لەناو هەموو شتە چینە جیاوازەکە لێرەیە ولو دايتشم
باشە حەمکۆ چ بکەین باشە لەوەی تێمان بگەن زۆر تەماگەن بەڕێی من شتێک بکەین تێمان نەگەر ئەگەر تێمان نەگەن نیوەی کورد دەڵێ ئەمن لە دکتۆر فەرهاد تێدەگەم زۆر کەرەوە بەچدی یەکوو لە من تێدەگەی هەموو ساڵە بخینە و فەرسەفە یعنی چ لە من کورد تێدەگەم ئەگەر لە من گەیشت کەسێک کەواتە تو مرۆڤ سادەی ئەمن ئەوە ماکە ئەوە دەڵێ یعنیەوە زیاتر نیمە کۆدای ئەمن یەک شتی تو زۆر قسەی تو زیە ڕاوەستا قسەی تو زیە لە ناو بەرکت ئاگاشێنەوە ناومێش کرد باسی ئەوەت کرد لە کۆمەڵگایمە لەوە وەردەگرم کە مەسە خەڵک دەڵێت تێم ناگەم باسی شتێکت کرد گوتت کۆمەلگایمە دەبێت لە ناو کۆمەلگایمە بە کۆبیر بکەوە نەک بە تاک هەر کاتێک بە تاک بیرت کەنەوە بە شێتت تێدەگەن باسیەوەم کرد ئیتو شێتە ئێمە سووکە چ بکەین باشە دوتاین جازە جەمام بگەڕێنە ئەمن بێم سووک بم مەتوبەی شێت بی ئەم نامە شێتاتیش خۆشە چونکە فەیلە سووف جووی لەوە نییە سووک بێ هونەرمەند پێ دەشتێ زۆر سێرە بەزەم جێ نادەمێ وەکو بازەکەی مامۆستا عومەر فەقێ نە ئەوان باز دەکەن عومەر فەقێ باسی ئەو بازەی کرد کە قەڵە ڕەشەکە لە پشتەوە تووکەکەی لێ دەکردەوە چەند تووچی لێ دەکردەوە ئاوڕی لێ نەدەداوە دەچوە سەرێ چەند تو هەچوە سەرێ یەک سانیەش ئاوڕی لێ نەداوە وەختی پێ نەکوشت ئەمە دەگەینە چێن دەرێ ئەمن ئەو سوالە ئەوها ناکەم من لە خۆم دەپرسم ئەمن دەبی بگەمە چێن دەرێ تێگەیشتی تێگەیشتی بەێ ئەوها سوال دەکەم ئەرێ ئەمە دەبی بێرە چێن دەرێ دۆلاتفرۆشم ئەمە تەکسی دەبی لێم بپرسی بڵێ دکتۆر دات نایە ئەمەی بەرەو چێن دەرێ ببین بەساخەمیش هەوڵمدایە بە ڕێگەی هونەری کۆمیدیا ڕەش کە دەمێتی باسم کرد کۆمیدیا ڕەش ئەوەیە کە پەیامی لە پشتە ئایدۆلۆژیایەک ڤێژنەچی لە پشتە بەڵام ڤێژنەچی لە پشتە هەمیشە هەوڵ دەدام ملەتی خۆم هوشیار و ڕۆشنبیر کەم و دەسەڵاتیش بە ئازادی و دیموکراسی و دادپەروەری کەم بەڵام هۆکار چییە پاش 28 ساڵ ئێستاش تێناگەن 28 ساڵ زۆرە شتێک باز کرا ئەوەی داوای ئازادی دەکا هەتا هەز بە خۆی نەکە کۆیلەیە هەتا خۆی نەناسی کە کۆیلێ قەت ناتوانانی ئازادی بکەی وەنیە وایە من یەک دەزانم حەمکۆ پێشەوەی ساڵی 2023 تەواوی ئەمە شتێکی زۆر مهمم کردیا تەئسیر دەکات لەسەر تاریخی کورد تاریخی کورد پێ بگاتم پێشەوەی 2023 تەواوی بلێ ئینشاڵڵا ماشەڵڵا ئەمن زۆر حەزم لەو شتانە دەمەوێت شایستەی ئەو خۆشەویستیی ملەتی خۆم بم حەمکۆ لێ سێ جاران دەستم لە مێژیدا گوتم ئینشاڵڵا دەمەوێت خوددا بەوەم بگەێنێ کە ئەمن دەمەوێت بیکەم لۆ ملەتی خۆم داڵ قۆناغی داهاتوو چییە؟ سەرۆکایەتی هەرم وە تێکدانی سیستەمی پەرلەمان ئەو سیستەمی پەرلەمان بمینێ سیستەمەکەی سیستەمی حەزبایەتی نەمینێ سیستەمی هاوڵاتی بی سیستەمی جوتیار و گونوشی گەنج سیستەمی تەڵەبە و گەنج سیستەمی کرێکار و کاسبکار بی برا حەزبی شوێیە دیلۆ سیستەمی ژنار بی لیستەکی ژنان لیستەکی مامۆستایانی ناڕازی لیستەکی تورکوانە لیستەکی بەڵام وەحەد
لیستە چی مەسیحیە ئەویش موحد یەک لیستی ئیسلامیش عەلی بافی کاتت هاتیە بۆ پاڵیدانەی بەرماڵی بە شەشانت ئیسلام تەوحید مەذاهب نەبینی یعنی ئەگەرم بمە سەرۆکەرێم حەزب ئیسلامیەکان هەر هەمووی فڕەدەم بە نزڵخانەی وەرن یەک لیستان هەبی لە ناو پەرلەمان پارەی لە خۆ لە ئاردوخانی وەرن هەر وەرگرن مشکلینە پارەی لە چێوە دەبێت بەڵام دەوری حەزبایەتیت نامینێ ئەگەر خودای دەپەرستی وەرە لەگە عەلی بافیر و هەموو پێکەوە باخوای بپەرستی یەک خوددا و داوای بەقووەتیش دەبیستە دکتۆر کەنجێ بەخەبەر دێن والله یان بە ئاگا دێن ڕەبتە بە ئینتخاباتی داهاتوو کاگنێ سیروان برای گەورەمانە ئەو تەوان دەڕوا من مەقسەد وەکو میلەتی کووردە پاشوی خۆمەڵ لە بژێر ئەمیش دەنگت دەدەوێت وڵی هەموو ئەلازمیە دەزانیۆ چونکە هەر قسە بکەم هەر قسەی بکەم فایدەی نییە دەبێت سەرۆکایەتی هەرێم بە فعالی بگرمە دەست ئاوتەیە دکتۆر بڵێم یاڵا سیستەم بگۆڕێت وەرن خوبەرا کو ئەمە دانیشتین ئاسانە زۆر ئەو وەختا تو زوتیار ڕاستەوخۆن وێنەرت دەبێت لە ناو پەرلەمان ئەتوو پارتی بە ئەمە نێشتی دەبم ئەو بە کەیفی خۆتان بەس باسی لە فەلاحەتی و گوندنشینان بکە باشە دکتۆر ئەو هەموو گوندەن دەگمان نادات باشە بۆ حیزبایەتی ئێستا تۆغ بووە نیشتیمان کاڵ بووە لەبەرەوەی ڕێگەسیپەکە حەزبایەتیە دەبێ ئەمە ئینسانی کورد ڕابێنین سیدی حەزبایەتی نەکەین ئەوە باشە دکتۆرە باسییان دەشتە بکە زۆر زا بە من دەرێن کەلتورمان شتێک قوبول ناکە کەلتورمان باسیەوە ئەم کرد کەلتور نا ئاەتی قورئانە نا دەستوری پەرلەمانە کەلتور شتێکە ئەبا وەجدادمان دروستیان کردێت بە قابلی گۆڕانکاریە قسەکەم غەڵەتە یاخود ناتانن کەلتوری ئەبدەیت بکەین یا ڤێرژنی نوێ دەنێ خوشە نییە باو با پیرمان شتەچیان گوتیە ڕازبی بەڵام باشە دکتۆر یەک پرسیار زۆر سەیرە بۆ کاتێک باسی ئازادی دموکراسی دەکەم یان باسی پێشکەوتن دەکەن بەغەڵەت لەم دەرێت دەتەوێت خێزانم لە گەیشکە بنووی یان کچەکەم تەنورێ برندکەم ئەوانە بۆ لە ئازادی فکری مێشک بیڕوڕا تێناگەن بۆ ئەمنی دەبنەوە عقارەچکە دکتۆر زۆر خۆشحاڵمەتون دیت وەڵاهی ئەمە خۆشحاڵ نەبم چکە یەکتر دیتمەش قۆڕ یعنی بالعکس ئەمە شەڕەفمەند بووم هێنا ئاخر لۆ شەڕەفمەند بوو سانازیک پێ دەکەم لە خارەتەی من لە نەتەوەی من لە زمانی من دکتۆر فەراد پیرباڵ هەیە کە کەس لی تێناگە بۆ زۆر مهمە وانە ئەو ڕۆژەی لێم تێگەیشتن یعنی من کۆتایم پێ ئەدی کو لە هەم کۆی تێدەگەی دکتۆر ئەتۆ لە ناو خۆت دڵنیای کە ئیشەکانت جوانە مۆزبم بۆت دکتۆر بەڵێ برام فێرە دایەتیش بووی ئەوە بڕۆکلی ساحیان بڕۆکلی دکتۆر کودا هەم کۆی تێگەیشتی ئەگەر خەڵک لێم تێناگە دەکرێت لەم تێبگەی یان ناکرێت لەم تێبگەی یان کۆتایم پێهات یان دەبی خەڵک تێت بگا
شەر نییە هەموو کەس لە دکتۆر خراپ تێدا وا هەڵکەوزاری زارێک پێمەوە نام چۆی پێوە ئەدی کو لە حەمکۆی تێگەیشتی ئەمن کە تۆ سقەت بە خۆتەکە ئەو تشتانە دیکەی خۆشە و بەسەدا ئەوە گرنگە وانە ئەوە گرنگە خەڵک لێت تێبگا نە ئەوە گرنگە کە بە خۆت لە خۆت تێبگەی بە خۆت ئەو شعورەت هەبی کە تێبگەی کە لە خۆت واستە بی چونکە یان دەبی ئەحمەق بێ یان دەبی زۆر زیرەک بی کەسیش تێر نەگا یونیک بی ئەگەر باش بی ئەوە ئەحمەق نی هونەرمەندە گۆلی دکتۆر جانم توش دایمان باش بووی خێر بووی توشداڵە بەس یەک باشی گەرم دەوێت لەگە ماچەکی تەڕ بدۆڕۆم ساعتەکە چاوت ماز دەکەم هیوای تەمەند درێژی و لە ساغی و سەرکەوتن بۆ دەخوازم ئینشاڵڵا خوا هەموو لایەکمان مۆفەق دەکەن ئینشاڵڵا